دا پاشماوە پلاستیکەکان هەڕەشەن لەسەر ژینگە؟ بەڵێ ئەمەیان دەتوان بڵێن ئۆپەری کەم تەرخەمیە، چونکە هیچ بەهانەیەک نییە بۆی کە تۆ پاشماوەی مرۆڤ کاتێک کە بەکاری دەهێنێت لە هەموو ئەوانەی کە لە خۆراکەکانیان بیخێتە ژێر زەوی، چوار دووبارە ئەمە زیانیان بە مرۆڤ بەڵام بە شێوازێکی تر و لە هەمان کاتدا من لەگەڵ ئەوە ژانیم ئێستا حاڵەتێکی تریش جاران ئەمەیان زۆر باوە بوو کە دەیان سووتان، ئەمەشە دووبارە کارەساتە بۆ ناوچەکە، کارەساتە بۆ ئەو شوێنەی ئەم کاری لێ ئەنجام دەدرێت. ئەمە کام تەرخەمێکی زۆری تێدا، هیواخواست بە داهاتوودا ئەمە چارەسەر بکرێت، چونکە خستنە ژێر زەوی ئەم جۆرەشتانە وەکو باسم کرد ئەمە هەم بۆ لایەنی ئاژەڵەکان و هەم بۆ درەختەکان و لە هەمان کاتدا دەبێتە هۆی دروستبوونی دایان نەخۆشی و سەرەتان بۆ مرۆڤ کە ئەمە سەرنجام کارەساتی مرۆڤی گەورەی لێ دەکەوێتەوە. باشە کەواتە مەسەلەن دەبینین حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان کەم تەرخەمن بەرامبەر ژینگە، لێرەدا دەبێت هاوڵاتیان خۆیان هەست بە بەرپرسیارەتی زیاتر بکەن و چۆن هەماهەنگ بن لە خۆیان و لایەنە پەیوەنددارەکان بۆ پاراستنی ژینگەی ناوچەکەیان. بەداخەوە تا ئێستا وەعی ئەوەمان نییە کە هاوڵاتی بۆ خۆی بتوانێت ینی ئەو نەگەیشتە ئەو وەعیە کە ژینگە بپارێزێ بە تەواوەتی و لایەنی پەروەردەییشمان ئەم لایەنە تۆ لایەنێکی سێکتەرێکی زەعیفە بۆ لایەنی پەروەردەکردنی تاک وەکو ئەوەی کە ژینگە پارێز بێت، وەکو ئەوەی کە نیشتیمانەکەی خۆش بوێت و ژینگەی پیس نەکات. بۆیە دەبێت هەوڵ بدرێت بە هەموو ئەو کەسانەی کە ژینگە پارێزن، هەموو ئەو کەسانەی کە لە خەمی ژینگەدان کارێک بکرێت بۆی کە خەڵک هۆشیار بکرێتەوە، خەڵک تێبگەێنرێت کە پیسکردنی ژینگە هیچ ڕەبطی نە بە حکوومەتەوەیە، نە بە حیزبەوە، نە بە هیچ لایەنێکەوەی، بەڵکو پەیوەندی بە تاک خۆیەوە هەیە و پێویستە تاک بۆ خۆی ئەم بە پرسیارەتە بخاتە ئەستۆی خۆی و ژینگەی وڵاتەکەی خۆی پارێزێت. من پێم خۆشە ئاماژە بە شتێک دەم لێرەدا کە ئێمە وەک خۆمان لە هەنگاو داین هەنگاوێکی باشمان ناوە بۆی کە بتوانین ئێمە هینێکی پەروەردەیی بنووسین، ئێمە منهەجێکی پەروەردەیی دەنووسین بۆ بنەڕەتی بۆی کە بتوانین لەم ڕێگەیەوە تاک هۆشیار بکەینەوە، هەر لە بچکۆلەکان تیان بگەینی کە چۆن ژینگەی خۆیان بپارێزن. ئەمە بۆ داهاتوودا ئینشاءڵڵا کارێکی باشی لەسەر دەخەین.